من ناوم فاتح عزيزة ناسران بوستا فاتحي چەمچەماڵ پیشەم ئاسنگەرە لە زووە خولیای ئەوە بوومە کە شتێک دروست بکەم کە داهێنان بێت و خەڵک ئیسفادەی لێ بکە. ئێستا 3 مانگ لەمە پێش کە دەستم کرد بە دروستکردنی ئەم ئامێرە کارەباییە لەسەر ئاوەکەی زیە کە سوودم لە ڕۆیشتنی ئاوەکە وەرگردووە لە وزەی ئاوەکە وەرگردووە. ئەم 30 ئەمپێر کارەبام پێ بەرهەم هێناوە. توانای ئەوەم هەیە کە زیادی بکەم لە ئەوە بۆ 100 ئەمپێر 150 ئەمپێر بۆ ئەوەی سوودی زیاتری لێ وەربگرین. ئەم ئامێرە لە پلێتی سادەی دروستکراوە. ئەو پلێتەی کە بەکارم هێناوە لە پلێتی 2 ملیم بۆ ئەوی وەزنەکەی سووک بێ. دوای پلێتە پەروانەکە گێڕبۆکسێکی بۆ دانراوە. ئەو گێڕبۆکسە سورعەتی سوڕانەوەکەی لەبەرەوەی سورعەتی ئاوەکە کەمە لە دقیقا 10 ڕاسوورێتەوە. گێڕبۆکسێکم بۆ بەکارهێناوە دەیەکە یەک بە 5 فەڕە سورعەتەکە زیادەکە. دوای ئەو گردنیەکی درێژم بۆ کردو بۆی لە ئاوەکە دووری کەمەوە. گێڕێکم بۆی داناوە بۆی سورعەتی سوڕانەوەکە زیاد بکەم لەو سورعەتەکەمەوە بیگەێنمە 1500 فەڕە. ئێستا قایشم بۆ داناوە بۆ سەلامەتی ئەوەی کەوا ئەو دشلی و گێڕبۆکسەی کە ئەسوڕێتەوە کە زیانی پێنەگا ئەگەر خەلەلێک بێت لە قایشەکە ئەو خەلەلە بپۆشێ. ئەو جسرانی کە بۆم دروست کردەوە بۆ ناو ئاوەکە جسرێکی 6 مەتریە. دنگەی بەقوتم بۆی داناوە لە بە چەقانومە لە عرز بۆ ئەوەی کەوا سابت بێ ئەوە ئاوەکە نەیبا. بەلە من بۆی دروست کردومەتە ژێر پەروانەکە بۆ ئەوەی ئەو بەلەما هەر کاتێ ئاو زیاد بکە یان کەم بکە بەلەمەکە پەروانەکە بەرزەکاتەوە بۆ سەرەوە بۆ ئەوەی ئاوەکە تەسیری لێک نەیبا. لە تەولیدی کە دامان ناوە بۆ تەولیدکردنی کارەبا کێبڵێکمان ڕاکێشاوە بۆ ئەو ماڵەی کەوا پێویستی بە کارەباکەیە. ئێستا لەوانە هەموو ئەو ئامێرانی کە لە ماڵەوە بەکاری دێنن تەلەڤیزۆن و سەتەلایت و گیزەری ئاوگەرمکردن و بلاجکتۆرەکان بۆ دەور و پشتی خانۆکە و بۆ دروستکردنی ئەم ئامێرە 3 مانگم پێچوو هەتا دروستم کردووە. 33 وەرەقەی تێچووە مەسرەفەکەی کە دروستم کردووە. فرۆشتومە بە گوندنشینێکی گوندی بۆ ئەگەێت. ئێستا حالیان ئەو ئامێرەی من لە کارایە و لەبەر ئەوەی لەوە پێش کارەبای لێ نەبووە. ئێستا کارەبایەکی بەردەوامی هەیە و لەسەر ئاوەکەی زێی بچووکە.